ڕاگەاندنی کمیتەی ناوەندی کۆمەڵە مانگرتنی سیاسی لە کوردستان سەرکەوتووانە بەڕێوەچوو. ئەمڕۆ شەممە 25 مانگی خەرمانان ساڵڕۆژی قەتڵی حکوومەتی ژینا ئەمینی و سەرەتای شۆڕشی ژن-ژیان ئازادی مانگرتنی سیاسی و گشتی خەڵکی کوردستان بۆ ڕێزگرتن لەم ڕۆژە مێژوویە لێبڕاوانە با کامگەیشت. ئەم مانگرتنە لە بارودۆخێکدا ڕوئەدات کە لە ماوەی دوو حەوتی ڕابردوودا ڕژیمی کۆماری ئیسلامی هەرچی لە توانایدا بووە بۆ بەرگرتن لە بەڕێوەچوونی بەکاری هێناوە. گرتنی بەدەیان کەس لە هەڵسوڕاوانی ناسراوی مەدەنی کە پێی وابوو ڕەنگە دەور و نەقشێکیان لە بەڕێوەبردنی ئەم مانگرتنەدا هەبێت، هەڕەشەکردن لە سەدان کەس لەو تێکۆشەرانەی کە زیندانی تەعلیقیان هەبوو، میلیتاریزەکردنی توندی سەرجەم شارەکانی کوردستان لە زومڕەی ئەو کردارانە بوون. پەیامی سیاسی ئەم مانگرتنە گشتیە ڕوون و ئاشکرایە. شۆڕشی ژینا ژن-ژیان ئازادی درێژەی هەیە و خەڵکی زۆر لێکراو و بێبەش عەزمیانە بۆ سەرکەوتن جەزمە. بەڵام خەڵکی کوردستان لەم خەبات و خۆڕاگریە شکۆدارەدا بەتەنیان نەبوون. لەم ڕۆژانەدا لە چەندین شوێنی ئێراندا شاهدی پشتیوانی خەڵک لە مانگرتنی گشتی لە کوردستان بووین و ئەمەش هەڵبەت بەڕێکەوت نییە. دەردی هاوبەش هاواری هاوبەشی دەوێت. ئامادەکاری ڕژیم بۆ بەرگرتن لە ئامادەبوونی خەڵک لەسەر گوڵکۆی گیانبەختکردوانی بەرین و بێوێنەیە. لەسەر گوڵکۆی ژینا تانک و زرێپۆشیان جێگیر کردووە. دەریچەی سەدی چراغ ڤەیسی سەقزیان کردوێتەوە تا ڕێگا لاوەکیەکانی کە دەچنەوە بۆ ئارامستانی ئایچی دابخەن. ئەمە جارێکی تر بەڕوونی نیشانی ئەدات خەڵک هێزی لە بن نەهاتووی خۆیان لە ڕواڵەتی ڕژیمدا بینی. مانگرتنی سیاسی گشتی سنەتێکی جێکەوتووە لە کۆمەڵگای کوردستاندا. ئەم جارەش خەڵک هێزی یەکگرتوانەی خۆیان لەم شێوازەی ناڕەزایەتی دەربڕینی سیاسیە ئەزمون کرد. بەم حاڵەوە ئێمە هێشتا لە ڕێگەی گەیشتن بە سەرکەوتنی کۆتایی هێندێک قۆناغمان لە بەردەمدایە کە دەبێ بە ژیری سیاسی و بە هەمان ئیرادە و ڕۆحیەی خەباتکارانەی تا ئێستا خۆمان بۆ تێپەڕکردنیان ئامادە بکەین. نەرمونیانی لە تاکتیکدا لە مەسیری ئستراتیژیکی ڕووندا لە پێویستیەکانی سەرکەوتنمانە. مانگرتنی گشتی یەکێک لەم تاکتیکانە کاریگەربوونی خۆی لە بەرانبەر کۆماری ئیسلامیدا بۆ زەمینگیرکردن و بێلایەنکردنی هێزە سەرکوتگەرەکان نیشانداوە. خەڵکی کوردستان بە گرتنەبەری ئەم تاکتیکە خەباتکارانەیە تا ئێستا چەندین جارە کۆماری ئیسلامیان وادار بە پاشەکشە کردووە و هێزە سەرکوتگەرەکانیان لە بەرانبەر ئێرادەی یەکگرتوانەی خۆیاندا بە چۆکدا هێناوە. ئەمڕۆ دیسانیش نمونەیەکی شکۆداری تریان لە بەکارهێنانی ئەم شێوازە لە خەبات ئەزمون کرد. ئەم مانگرتنە جارێکی تر سیمای جەماوەری بوون و کۆمەڵایەتی بوونی ئەم ئاخێزەی ئێستای دژ بە ڕژیمی ئیسلامی و بۆ دامەزراندنی داهاتوویەکی باشتر بەڕوونی بە خەڵکی دنیا نیشاندا. بەڵام گرنگی ئەم خەباتە لە درێژەی ئەودایە. هەر بەم هۆکارە ئەرکی سەرشانی هەمووانە چە لە کوردستان و چە لە سەرتاسەری ئێران کە ئەم تێکۆشانە هەروە بە هێزی زیاترەوە درێژە پێ بدەین. ئێمە خەبات و نەبەردێکی درێژماوە و ئامانجدارمان لە بەردەمدایە. نەبەردێک کە جەماوەری کرێکاران و خەڵکی بێبەشی پەراوێزی شارەکان بۆ هاوڕێتی لەگەڵ خوێندکاران و ژنانی یەکسانی خواز لەودا دەور و نەقشێکی چارەنووسساز دەنوێنن. بێگومان ئەوەی کە لە ساڵی داهاتوودا ڕوئەدات مورکی ئەزمونە بە نرخەکانی ساڵی پێشووی پێوە دەبێت. ئەو ئەزمونانەی کە بەداخەوە بە نرخێکی گران دەستەبەر بوون. بارودۆخی دشواری ژیانی ئابووری زیاتر لە 70% خەڵک لە ژێرهێڵی هەژاریدا ئەم جەماوەرە بەرینەی بەناچار خستوەتە مەسیری خەباتەوە لەگەڵ ڕژیمێک کە هەم نان و هەم ئازادیانی بەبارمتە گرتووە. ئەگەرچی لە ئێستاوە ناتوانین شکڵ و شێوازی بەرەو ڕووبوونەوەکان بەڕوونی دیاری بکەین، بەڵام گومانی تێدا نییە کە ئەم شۆڕشە بە شێوازی جۆرە و جۆر لە ناڕەزایەتی خەڵکی گەڕەکە هەژار نشینەکانی پەراوێزی شارەکان لە قوتابخانە و زانکۆکان لەسەر شەقام چە بە شێوەی مانگرتنی سیاسی گشتی و مانگرتنی کرێکاران
مامۆستایان، ناڕەزایەتی خانەنشینان، بنەماڵەی داغداری گیانبەختکردووان و هیتردا درێژەی دەبێت. مانگرتنی گشتی ئەمڕۆ 25 مانگی خەرمانان یەکێک لە مەیدانەکانی ئەم خەباتە بەردەوامە بوو کە سەرکەوتووانە بەڕێوەچوو. دەستی هەموو تێکۆشەران و هەڵسوڕاوان و خەڵکی یەکگرتوو کە ئەم سەرکەوتنەیان ئیمکان پەزیر کرد بە گەرمی دەگوشین و سڵاو دەنێرین بۆ یاد و بیرەوەری سەرجەم گیانبەختکردووانی شۆڕشی ژن ژیان ئازادی، بژی بزوتنەوەی شۆڕشگەڕانەی خەڵکی کوردستان، بژی شۆڕشی ژن ژیان ئازادی. کومیتەی ناوەندی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران 25 خەرمانانی 1402 16 سپتامبری 2023.